بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میرەبان، بینەرانی خۆشەوی سڵاوتان لێبێت. لە سەنتەری ددانی نەخۆشخانەی بەخشینم بەرنامەیەم جارم تەنخان کردووە بۆ تەندروستی ددانەکان. هەموومان نەزانین تەندروستی ددانەکانمان لە منداڵیەوە دەست پێیەکە. زۆرینەی پزیشکانی ددان ئەومان پێڵێن کە لەگەڵ لەدایکبوونی مناڵەکە تەندروستی ددانەکان دەست پێیەکە. بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆرە تابان کە پزیشکێکی ددانە لە سەنتەری ددانی نەخۆشخانەی بەخشین و لە بواری ددانی مناڵانە کارەکات. بەرنمەیەکمان هەیە باز لە چۆنێتی پاراستنی تەندروستی ددانی منداڵەکانەکەین و ئەو گرفتانەی کە بۆ منداڵان دروسە بێ و چۆن تەعاملیان لەگەڵاکرێ لەگەڵمان. خۆشەویستان، دووبارە سڵاوتان لەبێت. وەک باسم کرد لە سەنتەری ددانی نەخۆشخانەی بەخشینین. ئێستا هاتوومە لای بەڕێز دکتۆرە تابان عوسمان، پزیشکی ڕاهێنراوی ددان. دکتۆرە بەخێر بێی. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. دکتۆرە، وەک لە جێگەی نەخۆشەکە ڕادیارەکە ئەمە بەشی منداڵانە و ئێوە کار لە چارەسەرکردنی ددانی منداڵانەکەن. ئەم دیکۆرەتان بۆ ئەو هەڕازاندووەتەوە بەم شێوەیە. پێشەکی بە خێراتنتانەکەم، دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم. سپاس بۆم دەرفەتە. شوێنەکەی ئێمە تایبەت دروست کراوە بۆ مناڵان. مناڵیش ینی شتی ئەلوان و ڕەنگاوڕنگ سرنجی ڕاکێشێت. ئەوەی هەر لە سەرەتاوە بەدڵنیایی بکەن کە ڕاکشی و کاری بۆ بڵێ کە لەوانەیەوە یەکێک بێ لە گرفتەکانتان. بەدڵنیاییەوە زۆر باشە. ئێستا بەدڵنیاییەوە باسیەکەین کە گرفتان چیەوە، چۆن چارەسەریەکەن. قسەیەک هەیەڵێ تەندروستی ددان هەر لە منداڵیەوە دەست پێیەکە. و قسەی تا چەند وایە هەر لە لەدایکبوونەوە دەست پێیەکە؟ بەدڵنیاییەوە ددانێکی تەندروست گەشەیەکی تەندروست ئەبەخشێ بە مناڵ. واتە ئەگەر لە قۆناغەکانی سەرەتایی دانهاتنی ئەو مناڵە چاودێری دانەکانی ئەو مناڵە بکرێت، تەندروستێکی باشتر، گەشەیەکی باشتر. بەدڵنیاییەوە ڕەبتی بە خواردنی منداڵەکەەوە. بەدڵنیاییەوە بەڵێ کە کێشەی خواردنیشی نەبوو، کێشەی تەندروستی و کێشەی بۆ دروست نابێت ئەو مناڵە. زۆر باشە دکتۆرە. کەی مناڵ ددانەکانی دەریێت؟ ئەگەر ڕوونکردنەوەی بەی دانی شیری چییە و دانی هەمیشەیی چییە؟ کە هەمومان لەوانەیە بیستی بێتمان دانی شیری کاتیە و ئەڕوا دواتر دانی هەمیشەیی دێت. بەس ئەگەر بە شێوەیەکی زانستی ڕوونی بکەیتەوە چین و کەی دروسە بن لە مناڵە، کەی ئەبێ نەمێنن و دانی هەمیشەیی دەربێت. دانە شیرەکان بۆ دانانە دەوترێت کە لە تەمەنی 6 مانگی پلس ماینەس 3 وەتا لە 3 مانگ ئەگونجێ لە 3 مانگی هەتا وەکو 9 مانگی دەست بە دەرهاتن ئەکەن. لەوە درەنگتریش بێواتە ئەمە تاکو تەمەنی ساڵ و 3 مانگیش بەلامانەوە ئاسایی و بە حاڵەتێکی ئاساییدا ئەنرێت بۆ مەرجەی کە مناڵەکە کێشەیەکی تەندروستیکەی نەبێت. باشە، چکە ئەگونجە بەس بۆ منە بۆ حاڵەتی بۆ ماوەی ئەم دانانە دەرهاتنیان دوا بکەوێت. باشە، ژمارەیان 20 دانە لەو تەمەنە دەست ئەکەن بە دەرهاتن هەتا تەمەنی 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ کۆتاییان پێدێت. واتە منداڵەکە کە ئەگاتە نزیکی 3 ساڵ ئەبێ هەر 20 دانەکەی ئامادە بێت. بە شێوەیەکی زانستی بەم شێوەیە، بەڵام وەکو وتم چۆن دەرهاتنەکەی لە سەرەتاوە دواکەوتن و یان پێشکەوتنی تێکەوێت، ئەگونجێ لەوە درەنگتریش بکەوێت هەر بە حاڵەتێکی ئاساییدا ئەمرێت. زۆر باشە دکتۆرە. چ کاتێک دواکەوتنی دانیە مناڵە ئێوە بە نەخۆشی حسابیەکەن و بە دوواداچوونی بۆکەن؟ کە لەوانەیە تەنها کارەکەی لای ئێوە نەبێت، لەوانەیە ئێوە بە هەماهەنگی لەگەڵ پزیشکی منداڵان بەدڵنیاییەوە پێشتر بڵین ئەیان هێنە لای ئێمە ترس و دڵەڕاوکەیەک زۆربەی کار لای دایکان و باوکان دروست دەکات کە بۆچی مناڵەکەی دانی دواکەوتووە یان نیشانەکانی دانهاتنی هەیە تاکو ئەو تەمەنە دانی نەهاتووە. ئەتوانرێت بە دڵنیابوونەوە لە کەمی ئاسن، کالیسیۆم، ڤایتامین دی کە ئەمەش ینی ئێمە یانرنە لای پزیشکی مناڵان کە ئەگەر گومانمان لی هەبوو. بەڵام تا تەمەنێکی نزیکی ساڵ و 3 مانگ بۆ ساڵ و 6 مانگیش ئاسایی و ئێمە دڵنیایانەکەینەوە. ئەگەر گونجە بۆ نمونە حاڵەتێکی بۆ ماوەی ئەو خێزانە درەنگدانەکانیان بێت. زۆر باشە دکتۆرە. کەواتە تا ساڵ و 3 مانگ بەرەوسەر لەو نزیکانە ئاساییە. گەڵ بەڵام ئەشکرێت ینی
بۆ دڵنیابوونەوە کە ئەوەندە درەنکەوت پشکنینی پێشوەختەی بۆ بکەیت بۆ مناڵەکە. زۆر باشە. منداڵ کە دانەکانی دەریێت لە کەیەوە پێویستە دان بشوات. واتە پاگڕاگرتنی ددانی منداڵ لە چ تەمەنێکەوە دەست پێەکە. لەوانەیە بەشێک زۆر واتێ گەشت بن کە لەبەرەوەی ئەم منداڵە هیچ ناخوا و تەنها شیری دایکی خوا پێویستی بەوە نەبێ پاگڕای بگری تاوەکو تەمەنی چەند ساڵێک. ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە چۆنە؟ لە ڕووی زانستیەوە ئەگەر من باسی پێش ئەوەی باسی پاگڕاگرتنی دانەکان کەم باسی تەندروستبوونی دانەشیریەکان بکەم. چکە ئەم دانەشیریانە لەو کاتەی کە لە سکی دایکایەتی دروست بوون بەڵام دەرهاتنەکەیان ئەکەوێتە ئەو کاتە لەبەرەوە ینی دایکان پێویستە لە ماوەی دووگیانیانە زۆر ئاگیان لە خواردنیان بێت. چ خواردنە باشەکانیان ئەو مقەویاتیانە کە لەیان پزیشکی ژنان و مناڵبوونەوە بۆیان دیاری ئەکرێت ئەو کاریگەری هەندێک دەرمان و خواردنیش بۆ منە خواردنەوە گازیەکان تا بتوانێت خۆی لەبەر دوور بگرێت و بە دڵنیاییەوە ینی منداڵەکەی دەستکە بڵێ بە دڵنیاییەوە چکە ئەمانە هەموو کاریگەری ڕاستەوە خۆی هەیە دواتر لە بنیادنانی دانەشیریەکانە. ینی بۆی پێکهاتەی دانە شیریەکانی پێکاتێکی پتەوی هەبێت کاریگەری خۆراکی دایکەکە لە ماوەی سکپڕەکەیە لەسەرەتی. کەواتە دکتۆرە من کەوتم لەگەڵ لە دایکبوونی منداڵەکەی تەندروستی پێش لە دایکبوونی کاتی سکپڕی دایکەکەیە بە دڵنیایەوە بە تایبەت لە مانگەکانی سەرتاوە بدایکە کۆنتترۆلی خواردن و بڵێن سیستەمی خواردنێکی ڕێکی هەبێت تەندروستی هەبێ بۆی مناڵەکە هەم کێشەی تەندروستی نەبێ و هەم دانەکانیشی تەندروست بن. وەکوتم خۆراکی دایک کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە ماوەی سکپڕەکەی دواتر قۆناغی بڵین لە 3 مانگیە یان 6 مانگکە ئیتر دانەکان دەست ئەەکەن بە دەرهاتن. ئێمە پێش ئەو وادەیەش ئەگەر دایکان چۆنڵی خۆیان هۆشیاریان هەبێ یاخود ئەو دەرفەتە بن بە خۆیان بخوێنەوە زیاتر لەسەر ئەوە ئەتوانن پێش ئەوەی کە مناڵەکە دانی بێت گرنگی بە پاگڕاگرتنی پوکی بدات. واتە لەو کاتەیە کە تەنها شیر ئەخوات ناتوانین بڵین هەموو ڕۆژێک بەڵام ئەتوانێت بۆ نمونە هەفتانە چەند جارێک ئەم کردارە دووبارە بکاتەوە. فڵچەی سیلیکۆنی هەیە توانێت بۆ فڵچەیە پوک و ناودنی مناڵەکە خاوێن کاتەوە. لەم تەمەنات معنی لە بەرەودانی نییە بەبێ بەکارهێنانی هەویری ددان بەڵام ئیتر لەگەڵ ئەوەی لە هەنگاوی دواترا کە مناڵەکە دانەکانی دێت بە دڵنیاییەوە بەکارهێنانی هەویری ددان بە ڕێژەیەکی کەم کە فلۆرایدی تابێت چکە بە دڵنیایە لەو تەمەنایە مناڵەکە توانای ئەوەی نییە کە هەویری دانەکە بتفێنێتەوە ئەبێت هەویرێکی دانی گونجاو بێ بۆ تەمەنەکەی. کەواتە دکتۆرە ئەو هەویری دانی کە ئێمە بەکاریهێنین بەڵێ جیاوازە لەوەی کە ئێوە بۆ منداڵان پێشنیاریەکەن بە دڵنیاییەوە لە ڕووی پێکهاتەی فلۆرایدەکەەوە ئەبێ جیاوازی هەبێت واتە ئێمە هەتاکو تەمەنێکی دیاریکرا و جۆرێکیان بۆ دیاریەکەین کە فلۆرایدەکەی گونجاو بێت ئەگەر کوتیشی با تووشی ئەنی ژەهراوی بوونی نەکات. لە دواتر کە مناڵەکە توانای ئەوەی هەبوو کە بە جوانی بیتفێنێتەوە هیچی خۆت نەیات نسبەکەی بۆ ئۆگۆڕین ڕێژەی فلۆرایدەکەی بۆ ئۆگۆڕین لە هەویری دانەکەیە. زۆر باشە دکتۆرە منداڵ لەو تەمەنەیە هەندێک جار تەنها 2 دانی لە پێشەوە کەروێشک دەرهاتووە ئەمەش پێویستە شەوانە پاک بکرێتەوە. ڕەنگە لە کە ئێستا باسیەکەین شتەکە چۆنڵێ قرس بێت یان کەبیری لێ بکەیتەوە بڵێ مناڵێک بۆ بچووکێ چۆن ڕایبێنم بەڵام هەموو شتێک هەنگاو بە هەنگاو لە بیدایەتەکەی کورسە ئاسان نییە بەڵام هەر ئەوەندەی کە ڕاهات مناڵ ینی لە زۆر شتا چاورە دایک و باوکێ کاتەوە ئەتوانی هەنگاوەکانی سەرەتا بۆ دەست پێ بکەی بۆ نمونە لە بەردەم ئاوێنەیە کە ئەو کاتێک کە خۆی دانی ئەشوا دایکەکە یان باوکەکە ددانی خۆی ئەشوات ئەویش حەزی لە لاساریکردنەوەیە ئەتوانی لە سەرەتاوە بۆ نمونە بە فڵچەیەکی بچووکی مناڵان بێتە دەستی خۆی بەڵام نابە پشت بە مناڵەکە بەستی بە دڵنیاییەوە لە دوای ئەوە بپێویستەکە دایکەکەیان باوکە خۆی دانەکەی بۆ پشواتەوە. زۆر باشە دکتۆرە چۆن بە پێی تەمەنەکان پێشنیاری ددانشتن بۆ مناڵانەکەن واتە مناڵێک پێش قوتابخانە کاتێ 3-4 ساڵە یا دواتر منداڵ کە ئەچێتە قوتابخانە و تەمەنی دواتری بە پێی تەمەنەکان فەرقەکە ئێوە کە منداڵان دێتە لاتان بەدایکان و باوکان ئەڵێن چ کاتێک دانی مناڵ بشۆن تەنها شەوان بەسە یا ئەگەر توانیان دوای هەموو خواردنیا چۆن خۆی ئەکەوێتەوە سەر بڵین لایفستایلی ئەو مناڵە
باشترە ینی هەتا زیاتر بیشوات و بە شێوازێکی زانستی چکە بێژگەل لە شۆردنەکە شێوازی دروستی شۆردنەکەش بەڕاستی گرنگە عین نەبێ بە شێوەیەک بێت بۆ نمونە ئەزێتی خۆی بات ئەبێ ئەو فڵچەی کە بۆی بەکار ئەهێنرێت گونجاو بێت ئەمە باسی فلۆرایدمان کرد لە هەمان کاتە ینی تامی ئەو هەویریدانەکە ئەدەتە دەستی مناڵەکە کە دەمودانی پێ بشوات ئەبێت گونجاو بێت لەوانەیە هەویرێکی بدان کە تامێکی تیژی یان تونی هەبێت گونجاو نەبێت بۆ ئەو مناڵەکە دانی پێشوە ئەمە ژوای لێکا کە حەزی بەدانشتن نەبێت بە پێچوانەوە کە هەویرێکی دانی گونجاوت پێدا مناڵ کێشەی نابێت ینی لە سەرەتاوە وەکو یاریکردنێک وەکو پێم وتی دەست پێەکە دواتر ڕای ئەهێنی کە ئەمە شتێکە بۆ پێویستی ڕۆژانەیە چۆن دەستشتن هەیە چۆن ینی پاگراگرتنی هەموو جەستە هەیە بە هەمان شێوە دانەکانیش پێویستە خزمەت بکرێن بۆی ماوەیەکی زۆرتر بمێنەوە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەڵێن ڕۆژانە 2 بۆ 3 جار باشە بەڵام هەر ئەگەر نەکرا دانشۆردنی شەوانیان مەزبوط بە چکە ماوەیەکی زۆر بەسەریا ئەنون بەڵێ کاتێکی باشە بۆی کە کلۆری لە دانەکانیانە دروست ببێت ئەو مناڵانەی کە بۆ نمونە بەرکەوتنیان زۆرە لەگەڵ خواردنی جبس و جەلی و شیرینی ئەمە ڕەنمان ڕۆژانە ئەین بە نەخۆشەکان ینی هەندێک دایکێ گلەی ئەوە کاکە کۆنتترۆلی خواردنی مناڵەکەی پێ ناکرێت ینی بە هەر هۆیەک بێت کە ئەمە بەڕاستی ینی جیاوازە کە دەمودانی مناڵەکەی ئەبینی ئەزانی کە هۆکارێکی تر هەیە یاڵێ دەمودانی ئەشوا دکتۆرە بەڵام سیرەکە ڕێژەی کولۆربوونەکەی بۆ کۆنتترۆل نەکراوە بۆچی چکە ناهێڵێت ناوەندێکی گونجاو لە دەمی ئەم مناڵەیە دروست بێت چکە لە دوای هەر خواردنێک کە ئەخورێت ناودەم خۆی هەوڵ ئەیە لە ڕێگەی زیادکردنی لیکەوە دانەکان خاوێن نەکاتەوە باشە بەڵام ئەگەر هات و بەردەوام خواردنی خوارد سود لەو فسیۆلۆژی جسمی خۆی وەرناگرێت بەڵێ بۆ پاکبوونەوە بەڵێ زۆر باشە دکتۆرە ئەم ددانە شیریانەی سەرەتا تا چ تەمەنێک وتت ئەڕۆن تا 3 ساڵ ئەوە کاتی دەرهاتنەکەیانە کەوتنەکەیان تر لە تەمەنی 5 ساڵ 5 ساڵ بۆ 6 ساڵ هەتاوەکو 7-8 ساڵیش ئاساییە یعنی ئەگەر کەوتنی یەکەم دانی شیریان دواکەوت بوو چکە بە پێی تەمەنی مناڵەکە کە ئەڵێن تەمەن با بڵێن تەمەنی گەشە چکە لە مناڵێک بۆ مناڵێکی تر ئەگۆڕێت بە هەمان کاتیشە بە پێی ڕەگەزی مناڵەکەش ئەگۆڕێت تا ڕادەیە گەشەی دانی مناڵانی کچ خێراترە بە بەراورد بە کوڕان لەبەرەوە ئاساییە لەو حاڵەتەیە زۆر باشە کەی ئەم ددانانە کۆتاییان پێ هاتووە و ددانی هەمیشەی دەرێت لەگەڵ کەوتنی هەردانێکە هەمیشەی دێت یاخود پرۆسەکە چۆنە خۆی پرۆسەی کەوتنی دانەشیرەکان و هاتنەوەی دانە هەمیشەیەکان ئێمە زۆربەی کات ئیشەڵا دواتری شوێنە سەرباسکردنی ئەوە لەگەڵ نەکێشانی ددانە شیرەکانین یان دایک و باوکیان ئەڵەن دانەکەمان بۆ هەڵکێش ئەمە لەگەڵ ئەوەیانین بۆچی چکە لە بەدیلی هەر دانێکی شیری دانێکی هەمیشەییمان هەیە کە ینی بە شێوازێکی زانستی کەوتنی ئەم دانە شیریە بە زەختی دانە هەمیشەیەکە لە ژێرەوەی کە دێت چۆنەڵی زەختێک ڕێگی دانە شیرەکە دروست دەکات و پاڵی پێوە نەبۆی ئەم بێتە جەرەوە وەکو پرۆسەکەش ددانانە هەڵنەکێشێت لەبەرەوە لە داهاتوە تووشی کێشەی گەورەتری نەکا لەوانەیە لەو کاتەیە کە ئێهێنێتە لای ئێمە ئەوەندە ئازاری بینیوە مناڵەکە ئەوەندە کێشەی ئەوەی هەیە کە نان ناخوا بەهۆی ئەوەی کە دانەکەی ئازاری هەیە تەنها بیر لەوە کاتەوە کە 1 پۆینت کە ئازارەکەیەتی لای ببات بەڵام دواتر بیر لەوە ناکاتەوە ینی ئەمە ڕوونکردنەوەی زیاتریانەیەنێ لابردنی ئەو دانە ئەگەر هات و تەمەنی خۆی نەبوو یا تاکو مەجای چاکردنی هەبوو پێویستەکە بمێنێتەوە ئەو دانا لەبەرەوە لە داهاتوە کێشەی ناڕەکی دانەکانی بۆ دروست نەبێت و گەشەی شەویلگەی دوانەکەوێت و ئەنی ئەگەر بێنە سەر باسکردنی سوودی دانە شیریەکان کە بۆ خواردن ئیسفادەی لێەکانی ئەو مناڵە ئەگەر دانی نەبێ بەچی نان بخوات چکە ماوەیەکی ئەوێ هەتاکو دانە هەمیشەیەکە دەریێتەوە ئەگەر هات و وادەی خۆی نەبوو پێش وادەی خۆی لامان برد پێی ئەچێت تاکو دانە هەمیشەیەکە دێتەوە یان لەوانەیە زووتر بێتەوە بەڵام لە هەمان کاتا دانە هەمیشەیەکە ئامادەنیەکە بێتە ناو شەویلگەوە لەوانەیە کلۆری بوونێکی بەسیط لە دانە هەمیشەیەکەیە بە زووترین کات بگەێنێتە سەر ڕێگی دانەکە ئەو کاتە چارەسەرەکەی قورسترە بێت زۆر باشە دکتۆرە ئەم ددانە شیریانی کە سەرەتا دەرهاتوو لە مناڵە هەموو ئەو کارانی کە بۆ ددانی هەمیشەیی ئەکرێ بۆ ئەمانی شەکرێ وەک پڕکردنەوە وەک بڕینی دەمار بۆیان ئەنجامەدەن یا هێندە بە گرنگیان نەزانن یاخود ئەڵێن ئەمانە کاتین و ئەڕۆن گرنگ ددانە هەمیشەیەکانە بەدڵنیاییەوە گەر گرنگ نەبێ لەو تەمەنەیە خۆی گەورە بەڵام ڕوونکردنەوەی بۆ هەندێک دایک و باوک سەختە بەڕاستی
چکە ئەو کاتێک بیری کەوتۆتەوە زۆربیان بهێنێتە لای ئێمە کە مناڵەکە بۆ نمونە ئازاری دانی بۆ دروست بووە کە ئەمە لە دوورەوە ئیشی ئێمە قورس دەکات یەکەم بەرکەوتنیەتی لەگەڵ ئێمەیە لەوانەیە پێشتر چەند جار ترسێنرابێ بە دکتۆر و بە ئەم شتانە بەڵێ و دواتریش ینی من بێم یەکسەر بە ئیشێکی قورس بۆ ئەم مناڵە دەست پێ بکەم ینی سەختترە بۆ ئێمە مناڵە وای لێ دێ هەرچەندە ئەم شتانی بۆ دابنیت و بی خەڵەتێنیت و میزڵان هەڵواسی حەز بەلای دکتۆری ددان ناکات بەڵام دکتۆر قسەیەک هەیە ئێمە گەورەکانیش حەز بەلای دکتۆری ددان ناکەین و لیانە ترسین کاتی ڕاکشین و ئەو جیهازانە ئەبینین ئەو مناڵانە ناحەقیان نییە وڵا ڕاستە بەڵام ئێمە ئەو پەڕی هەوڵی خۆمانەیە کە ئەڵێن پزیشکی دانی مناڵان بتوانای ئەوەی هەبێ کۆنتترۆلی ترسی ئەو مناڵە بکە هەر دکتۆرە و تەکنیکی خۆی هەیەی لە کۆنتترۆلکردنی ئەو ترسەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە بیدایەتەن کە مناڵەکە دێتە لامان هەوڵەیەن وەکو هاوڕێک تعارفکردنێک هەیە لە بینمانە شتەکانی پیشانەی لای ئاسانەکەین ینی ژوورەکەمان تا ڕادەیەک ڕازاوەیە ینی هەندێک شتی سەرنجڕاکێشی هەیە شاشەمانداناوە کە ئەتوانن ئەفلام کارتۆن و گۆرانی هەڵبژێرن بەدڵی خۆیان بەڵێ و ئایپادەیە هەتا لە کاتی ئیشکردنەکەش ینی پێشەوەی کە دەست پێ بکەین ئەگەر یەکەم جاری بۆ مناڵەکە هەوڵێن بە شتێکی سادە دەست پێ بکەین ئەگەر هاتوو هەم دایک و باوکە ڕەزامەندیان هەبوو و هەم کێشێکی ئەو نەقورسی نەبوو کە یەکسەر بەڕین بۆ ئەوە واتە بە شتێکی بەسیت یەکەم جار بەس بەچێکی دانەکانی دەست پێکەین هیچ نەبێ فلۆرایدێکی بۆکەین ئەگە پێویستی پێ بوو بە دڵنیاییەوە ینی زۆر بە پێویستی ئەزانم ئەو پۆینتە باس بکەم ئێمە بە باش ێزانین ینی ئەگەر مناڵ بە شێوازێکی ڕێکوپێک سەردانی پزیشکی دانی پێکرا لە ساڵێکە دوو جاریان زیاتر بە پێویستیەکەی ئیشی ئەمە ئاسانترە کات و چارەسەری ئەویش ئاسانەکە بە هەمان شێوە و سەرکەوتووتری شەبێت دواتر هەنگاوی دواتر شتەکانی پیشانین و ئەتوانین دەست پێ بکەین ینی هەنگاو بە هەنگاو بە قسەی خۆش هەندێک جار چیرۆکیان بۆ گرنەوە لە کاتی ئیشکردنەکە هەندێک جار گۆرانی ناڵانیان بۆڵێن بڵێ ئەبێت بە دڵنیاییەوە یانێ بێتە حامولیشت هەبێ لەگەڵیا ئەتر ئەم هەنگاوانە جێبەجێ کرێت و دوای ئەوەش ینی ئەگەر زانیمان بەستەر ترسی مناڵەکەیە بۆ هەنگاوەش سەرکەوتوو نەبووین ڕێگەچارەی ترمان هەیە توانین ئێمە گازی نایترۆس ئۆکساید بە خۆشحاڵیەوە بەردەستە لە نەخۆشخانەکەمان بۆ ئەم مناڵانەی کە سەر و تەمەنی 5 ساڵن ترسێکی زۆریان هەیە بۆچی بەکارهێنن بۆ کەمکردنەوەی ترسی مناڵە ئەو مناڵانەی کە زیاتر ترسیان هەیە بۆ نمونە لە جیهازەکان لە دکتۆری دان بەڵام بۆ مەرجێک ینی توانای ئەوەمان هەبێت کە قەنەعەتی پێ بکەین بێتە سەر کورسەکە دانیشێت ئەگینا ئەگەر لە مناڵێک هەر لە دوورەوە لە دەرگاکەوە منی ڕافز کرد یا دکتۆری دانی ڕافز کرد تۆزێک قورسترە ئەوە بێ هەنگاوی دواتر بنێن بۆ بەنجی عام بەڵام ئەو گازی نایترۆس ئۆکسایدە بۆ خۆشحاڵیەوە ینی بۆ ژمارەیەکی زۆری مناڵان کە ترسیان هەیە بەڵێ بەکارمان هێنا و سەرکەوتووە سوپاس بۆ خۆی گەورە بەڵێ زۆر باشە دکتۆرە بەردەوامە بم لەگەڵت پاش ناوبڕێکی کورت خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. ئەو لێرە ئەو ئیشە زانستیانی کە بۆ مناڵانەکرێن چییە؟ هەروەکو گەورەکانە هەموو ئیشانی ئەکرێ لێرەش ئەکرێ یا کەمترە؟ هەموو ئەو ئیشانەی کە بۆ گەورەکانەکە بە دڵنیاییەوە بۆ ددانی هەمیشەیی جیاوازێکی ئۆتۆی نییە هەمان ئەو کارانەی کە بۆ دانە هەمیشەیەکانەکە بۆ دانەشیرەکانی شەکرێ بەڵام بە ساناتر و بە سادەتر واتە لەبەرەوەی ئێمە ئیشمان لەگەڵ مناڵایە لە پشکین دانەکانیان بێت
چارەسەرەکان پڕکردنەوەیان پێویستە، دانکێشانیان پێویستە، کردنی فلۆرایت بۆ دانەکانیان، دانانی کیفی ستیل بۆ ئەو دانانەی کە پێویستە کا زیاتر بمێننەوە. دکتۆرە لە پرۆسەکانە بۆ نمونە لە پڕکردنەوەیە هەمان ئەو مادانەی کە لە گەورەیە بەکاردێت، ئەو مادانی کە پڕکردنەوەکەی پێ ئەنجام بدەن، هەمان ئەوانەشن لە مناڵانە بەکاری هەن یا لەوانەیە بۆ هەڵبژاردننی مادەکان فەرق بکەن؟ تا ڕادێک ئەتوانین بڵین لەوەیانە شخصیاتی مناڵەکە و تەمەنی ئەو دانە چەنەکە ئێمە ئیشی لەسەرەکەین واتە چەنێک پێویستە بمێنێتەوە، ئەوە زیاتر قەراری لەسەر ئايات کە ئێمە بە چ ڕێگەیەک ئیشی بۆ بکەین و هەندێک بۆ نمونە هەندێک مادە هەیە نابێت بە هیچ شێوەیەک بۆ نەلیک و تەڕی بەرکەوێت، لە هەندێک مناڵە قورسترە بتوانانی ئەمە بەکاربێنی یان بۆ ماوەیەکی زۆرتر بمێنێتەوە بەو ڕێگەیە. زۆر باشە دکتۆرە، ئێستا کە ئەم نەخۆشە لەوەیە بوو جەنابەت هەندێک پرسیاری خواردنت لێ کرد. خواردن تا چ ڕادەیەک تەئسیری لەسەر تەندروستی ددانی منداڵان هەیە بەگشتی؟ کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەبەرەوەی بەڵام ئەگەر هاتوو بۆ نمونە خواردنی خوارد بەڵام بەڕێکوپێکی دەمودانشت ئێمە کێشەمان لەگەڵ باشنەشتنەکەیەتی نەکێشەمان لەگەڵ خودی خواردنەکان نابێت، چکە مناڵ لەو تەمەنە تەمەنی گەشەیەتی پێویستە خواردنەکانی جۆراوجۆر بێت، ئەتوانین بڵین ئەو خواردنانە چین کە زیان بەدانەکانی ئەگەیەنێت. بۆ نمونە خواردنی شیرینەکان بە شێوەیەکی گشتی، خواردنی جبس و ئەو خواردنانەی کە هێزێکیانەیان بۆ داکرماندن کە کێشە بۆ دانەکانیان دروستەکە، خواردنەوە گازدەکان ئامەتەن باش نین بۆ دانەکانیان، ئێمە ئەو ڕێنمایانیان پێین هەوڵبن نەیخۆنیان ینی کەمتریکەنەوە لە پێشتر کە خواردویانە. ئەی دکتۆرە بە پێچوانەوە چی ڕێنماییتان چییە بۆ خواردن کام خواردنانەی باشن کە ئەگەر هەستەکەن منداڵێک ددانەکانی لاوازە گرفتی هەیە و هەستەکەن کە پێتان وایە ڕێنمایی خۆراکی سوودی بۆیە بێت چیان پێڵێن؟ ئێمە ڕێنماییانەکەین کە ژەمەکان بە ڕێکوپێکی لە کاتی ژەمەکان ئەگەر مناڵێک ژەمێکی ڕێکوپێک خواردنی وەرگرت پێویستی بەوە نابێت کە بەردەوام دەمی بجوڵێت و ناودەمی ناوەندێکی باش بە بۆی کە بەکتریا گەشەی لەسەر بکات. لە هەمان کاتە ئەو خواردنانەش کە باشن خواردنی میوە و سەوزە بە شێوەیەکی باشیان ئەو خواردنانەی کە لە ماڵەوە ئامادە ئەکرێن، نەک ئەو خواردنانەی بۆ نمونە جبس و وەکە ئاماژەمان پێەیە جبس و جەلی و شیرین و خواردنەوە گازیەکان شکەکە مناڵێک لە ژەمەکانە باشی خواردنی نەخوارد بەنا بۆ ئەوانە ئەبا بۆ تێربوون کە زوو تێری ئەکا بەڵام لە هەمان کاتا زوو برسی ئەکاتەوە. ئەمە شواکات ینی بەردەوام ناودەمی ناوەندێکی باش بێت بۆ گەشەی بەکتریا. زۆر باشە دکتۆرە، لە کۆتاییە جەنابتان ڕێنماییتان چییە بۆ دایکان و باوکان بۆ ئەوەی ددانی منداڵەکانیان تەندروست بێ و کەمتر پێویستیان بە لای ئێوە هەبێ؟ وەکو ڕێنماییەکان زیاتر گرنگی بن یەکەم شت بە سەردانیکردنیان بە دکتۆریدان، ئەوە خاڵێکی زۆر گرنگە دکتۆرە، بەشێکی زۆر لە گرفتی وڵاتی ئێمە نەک هەر لە بواری ددان ئەوەیە کە ئەو کەسانەی دێنە لای پزیشکان لە قۆناغێکا دێن کە کاری خۆیان و پزیشکەکەشیان قورس کردووە، ئەمەش بە هەمان شێوە لە ددانی مناڵانە بەدی ئەەکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر لە سەرەتای بەرنامەکەش من ئاماژەم پێ ئەوەی کە کاری ئێمەی قورس کردووە کاتێک کە مناڵەکان دێنە لای ئێمە ئازاریان هەبووە، ینی مناڵەکە چەند شەوێک بۆ هۆی ئازارەوە خەوی لێ نەکەوتووە یان ماوەیەکی زۆرە بەدڵی خۆی خواردنی نەخواردووە، لەبەرەوە ئێمە ئەبێت یەکەم جار بین یەکەم هەنگاومان بریتێ بێت لە دەستپێک لەو دانەی کە ئەوەندە ئازاریاوە کە ئەمەش کارێکی قورستری ئەوێ زۆربەی کات بۆ نمونە بەنجی پێویستە ئەو دانەکە ئەمە کێشەمان بۆ دروستەکات تۆ یەکەم شت بە ئیشێکی قورس دەست پێ بکەیت، ینی ڕاهاتنێکی ئەوێت مناڵەکە وەکو بڵێ لەوانێ زیاتر بترسێ لە یەکەم جلساتۆ بەوان دەست پێکەی، بەڵام ئەگەر هاتوو پێشتر تەنها بۆ چێکینی دانەکانی یا تەنها بۆ وەرگرتنی هەندێک ڕێنمایی دانشۆردن فڵچە چۆن بەکاربێنێت، کام هەیریدانە باشە بەکاری بێنێت، کام خواردنە بخوات کامە نەخوات، هاتی بوو سەردانی ئەمەی کردبوو تەعارفێکی هەبوو لەگەڵ ئێمە کاری ئەمە ئاسانترەکە بە دڵنیاییەوە. ڕێنماییم هەیە هیوادارم یانی دایکان و باوکان لە خەمیدانی مناڵەکانیان بن ئەو ڕێنمایانەی کە بڵاو ئەکرێتەوە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی بەکارهێنانی هەویر و فڵچەی تایبەت بە تەمەنی خۆیان تاکو و تەندروستێکی باشتر و گەشیان ڕێکوپێکتر بێت. زۆر باشە دکتۆرە، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ڕێزیشتان.